گفتوگۆی زیاتر دەکەم دیارە چەند ڕۆژە کە بێگەر تاڵبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لە بەغدایە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقیش لەسەر چەند بابەتێک تایبەت بە جوتیاران کۆبووتەوە. خاتو بێگەر تاڵبانی ئێستا میوانی منە لە بەغداوە لەگەڵمە بێگەر خان زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. دەکرێت بزانم کە لەگەڵ محەممەد شیع سوودانی چیتان باس کرد؟ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە. ئێمە لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا ئەوە چەند ڕۆژەکە لە شاری بەغدا کۆمەڵێک دیدار و چاوپێکەوتنمان ئەنجام داوە. دوێنێ لەگەڵ جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبووینەوە. سێ خاڵی سەرەکیمان باس کرد لە ناو ئەم کۆبوونەوەیەدا. یەکەم وەرگرتنەوەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان هاوشێوەی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراق. خاڵی دووەم دروستکردنی بەنداوە استراتیجیەکان لە هەرێمی کوردستان وەکو خەزینی ئاوی عێراق کە دەور و تەسیراتی گەوریان دەبێت لە پاراستنی ئاو و ئەمنی ئاو لە عێراقدا و خاڵی سێمیش لەسەر پاڵپشتیکردنی جوتیارانی هەرێمی کوردستان لە هەموو ئەو هاوکاریانەی کە دەبەخشرێت لەلایەن حکوومەتی عێراقی فیدراڵەوە بۆ جوتیارانی ناوەڕاست و خواروی عێراق بە هەمان شێوە مامەڵە لەگەڵ جوتیارانی هەرێمی کوردستان بکرێ. ئەم سێ خاڵە بە تەرکیزەوە و بە بوردەکاریەوە باسی لێوە کرا و ینی دۆکومنتی تەواو لەسەر هەر یەکێک لە داواکاریەکانمان و ڕوونکردنەوەی تەواو و زانیاری تەواو خراە بەردەستی بەڕێزیان. باشە نەگەیشتنە ئەوەی کە ئێوە بزانن ئەم ساڵ چەند بڕی گەنم لە جوتیارانی هەرێمی کوردستان وەردەگیرێ؟ طبعاً خۆتان دەزانن لە ساڵانی ڕابردوودا هەمیشە وەزارەتی کشت و کاڵی عێراق ڕێژەیەکی دیاری دەکرد بۆ چۆنیەتی وەرگرتنەوەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان کە بەڕێی ئێمە ئەم ڕێژەیە ناداتپەروەری تێدا بوو بە بەراورد بە جوتیارانی ناوەڕاست و خواروی عێراق. ئەوان بە ئێمەیان داوایان لە ئێمە کرد کە ئیمساڵ ئێمە ڕوبەری داچێنراوی زەوی بە گەنم بە شێوازێکی زانستی ینی بڵێن دیاری بکەین بۆی ئەو مەبەستە ئێمە کۆمەڵێک ڕێکاری گرنگمان گرتە بەر. یەکێک لەوانە ڕووپێوی زەوی هەرێمی کوردستانمان کرد لە ڕێگەی داتە سەتەلایتەوە کە 2,955,000 دۆنم لە هەرێمی کوردستان داچێنراوە ئیمساڵ بەگەنم و لە هەمان کاتدا ناوچەکانی سنووری ناوچە دابڕێنراوەکان مادەی 140مان جیا کردەوە لە هەرێمی کوردستان بە ئیتیفاق لە نێوان هەردوو وەزارەت و بابەتی ڕێژەی بارانبارین بە پێی ناوچەکانی هەرێمی کوردستان بە تەواوەتی بە دۆکۆمنت هەمومان هاوپێچ کردووە کە بەشێکی زۆری زەویەکانی ئێمە دێمین واتە پشت بە ئاوی باران دەبەستن بۆ ئەو مەبەستە ڕێژەی بارانبارین ئیمساڵ لە هەرێمی کوردستان سوپاس بەخوای گەورە لە ئاستێکی زۆر باش بووە و لە کاتی پێویستیشدا باران باریوە. خاڵێکی دیکانە لیژنەی هاوبەشی هەردوو لاکە تەشکیل ببوو بۆ سەردانی مەیدانی چێلگەکانی جوتیاران بۆ سیرکردنی ڕوبەری داچێنراوی هەرێمی کوردستان و بڕشتی گەنمی هەرێمی کوردستان کە پێی دەوترێ غلە لەسەر ئەو بنەمایە لەگەڵ جوتیارانی ناوەڕاست و خواروی عێراق حکوومەتی عێراق و وەزارەتی زراعە مامەڵە دەکا. ئێمە ئیمساڵ نسبەی غلەی هەرێمی کوردستانیش لەلایەن لیژنەی تایبەتمەند کە لە وەزارەتی زراعەوە هاتبوو هەڵسەنگاندنی بۆ کراوە لەبەر ڕۆشنایی کۆی ئەو دۆکۆمنتانەی کە ئامادەمان کردبوو خرسمانە بەردەستی جەنابیان بەڕێزیان هەردوو وەزارەتی ڕاستپارت کە تیمی تەکنیکی هەردوو لا کۆ ببنەوە ئیمڕۆ بۆیە هەردوو لا تیمە تەکنیکیەکانمان بەیەکەوە کۆبوونەوە و هەموو دۆکۆمنتەکانی کە پێشکەشمان کردبوو سەبارەت بە وەرگرتنی گەنمی جوتیاران تاوتوێ کران. دیارە ئەوان دووبارە پێشنیاریان کرد کە نسبەیەک دیاری بکرێت لەلایەن وەزارەتی کشت و کاڵ و حکوومەتی عێراقی فیدراڵەوە بەس ئێمە ئیمڕۆ تیمە تەکنیکیەکەمان ئەومان ڕەت کردەوە هەرێمی کوردستان وەربگرن. ئەوان کۆمەڵێک ئەسبابی خۆیانیان هەیە بۆ نمونە دەڵن تاقی خەزنی سایلۆکانی عێراق بەگشتی محدودە ئەمە خاڵی یەکەم. دووهەمین شت ئەوان خەڵەتەیەکی زراعیان هەیە کە ساڵانە لەسەری دەڕۆن. ئەم پلانی کشت و کاڵیەی ساڵی 2024یان دیاری کراوە واتە وەکو لای ئێمە نییە. وەزارەتی سەرچاو ئاویەکانی عێراق بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کشت و کاڵی عێراق ساڵانە پلانێکدا دەڕێژێ بۆ ناوەڕاست و خواروی عێراق تەحدیدی دەکەن. بۆ نمونە جوتیارێک 100 دۆنم زەوی هەیە پێی دەڵێن تۆ بۆت هەیە 30 دۆنم لە زەویەکەت دابچێنی بە گەنم و ئێمە تەنها ئەو 30 دۆنمەد لێ وەردەگرینەوە یعنی ئینتاجی ئەو 30 دۆنمەد لێ وەردەگرینەوە. ئەوان پلانێکی کشت و کاڵی ساڵانەی تایبەت بە خۆیان هەیە بە ڕەچاوکردنی دۆخی کەشوهەوای عێراق لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق بۆ ئەوەی کە
ڕعایەتی ڕێژەی بەکارهێنانی ئاو بکەن یا خۆتان دەزانن ئەو ناوچانە جیاوازترن لە ناوچەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە ساڵانی ڕابردوو پلانی خۆمانمان هەبووە وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان، بەڵام ئەوان ئێستا داوایان کردووە بۆ ساڵی ئایندە بۆی کە هیچ کێشەیەک دروست نەبێ و بەرچاوڕوونی تەواوەتی هەبێ کە لە سەرتاسەری عێراق چەند تۆن گەنم وەردەگیرێتەوە کە وەکووتم ئاماژە بەوە دەکەن کە توانای خەزنی سایلۆکانی عێراق چەندە، بۆیە دەیانەوێ بۆ ساڵی داهاتوو بەیەکەوە هەماهەنگی بکەین یەک پلانی کشتتوکاڵی لە سەرتاسەری عێراق بۆ ساڵی 2025 بەڕێوە بچێ کە ئێمە پەسەندمان کردووە. ئێمە ئەمڕۆ بەلامانەوە پەسەند بووە بۆی کە کێشەی جوتیارانی هەرێمی کوردستانیش چارەسەر بکرێت، بەڵام مەرجێکمان هەبووە کە دەبێت ڕەچاوی دۆخی کەش و هەوای هەرێمی کوردستان بکرێت. بەدڵنیاییەوە هەمان ئەو مامەڵەی کە لەگەڵ جوتیارانی ناوەڕاست و خواروی عێراق دەکرێت هەمان مامەڵەش لەگەڵ جوتیارانی هەرێمی کوردستان دەکرێت ئەگەر بە یەک پلانی کشتتوکاڵی لە سەرتاسەری عێراق گەنم بچێندرێت لەلایەن جوتیارانەوە بۆ ساڵی ئایندە. بەڵام بۆ ئیمساڵ ئێمە هێشتا نەگەیشتوونەتە قەراری کۆتایی لە چۆنیەتی وەرگرتنەوەی گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان، تەنها ئەومان بەڕاشکاوی وتووە ئێمە هیچ ڕێژەیەک ئیمساڵ بەلامانەوە پەسەند نییە، بەڵکو دەبێت لەسەر بنەمای ڕێژەی نسبەی غلە بڕشتی گەنم بۆ هەر دۆنمێک چۆنتان حساب کردو بۆ جوتیارەکانی ناوەڕاست و خواروی عێراق هەمان شێوە حساب بۆ جوتیاری هەرێمی کوردستان بکرێت. لە نرخیشدا بە هەمان شێوە حساب بۆ جوتیارانی هەرێمی کوردستان دەکرێت؟ بەڵێ لە نرخیشدا بە هەمان شێوە حساب بۆ جوتیارانی هەرێمی کوردستان دەکرێت. زۆر باشە. ئەگەر هاتوو حکوومەتی عێراق نەیتوانی هەموو گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان وەربگرێ، ئێوە وەکو هەرێمی کوردستان چیان بۆکەن؟ هیچ پلانێکتان هەیە؟ خۆتان دەزانن ئێمە جوهدەکەمان بۆ ئەوەیە کە گەنمی جوتیارانی هەرێمی کوردستان هەمووی لە سایلۆکانی عێراق وەربگیرێ بە پێی ئەو سعرەی کە حکوومەتی عێراقی فیدراڵ دیاری کردووە ساڵانە بۆ وەرگرتنەوەی گەنم. لە دەرەوەی ئەوەی کە نەتوانرا ئەو بڕە وەربگیرێ لە دوای وەرزی بە بازارکردنی گەنم لەلایەن سایلۆکانی عێراق لە سایلۆکانی عێراق ئێمە خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا وامان کردووە کە دوو کۆمپانیای گەورە لە هەرێمی کوردستان سایلۆی تایبەتمەند دروست بکەن و کارگەکانیان تایبەتمەندن بە بەروبوومەکانی دانەوێڵەی گەنم. لەو چێوەرچێوەیەدا هەر کاتێک بەس ئیشاڵڵا گەنمی جوتیاران لە سایلۆکانی عێراق وەردەگیرێ بەگشتی، ئەگە ئەوە وەرنەگیرە لیژنەیەک هەیە لە دەستەی وەبەرهێنان، سەرۆکی دەستەی وەبەرهێنان سەرۆکایەتی ئەو لیژنەیە دەکا و ئەندامی وەزارەتە پەیوەندیدارەکانی تێدایە. ئەو لیژنەیە بڕیار لە چۆنیەتی بە بازارکردنی گەنمی جوتیاران لە کەرتی تایبەتی هەرێمی کوردستان دەدات و نرخەکەی دیاری دەکات و ڕێژەکەشی. ئەو بڕیارە بێتە مژدەیەکی خۆش بۆ جوتیارانی هەرێمی کوردستان کە هەموو بڕی گەنمەکان لێ وەردەگیرێت؟ پێشبینیەوەکەن؟ ئێمە چاوەڕێی دووە دانیشتنی فەرمی لیژنەی باڵاین کە وەزارەتی کشتتوکاڵی عێراق و وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بەیەکەوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق و نوێنەری وەزارەتە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان حزوڕی دەبێ و دوای ئەوەی راپۆرتی فەرنی نێوان هەردوو وەزارەت حازر دەکرێت. دوای ئەو کاتە بەرچاومان ڕوون دەبێت کە شێوازی وەرگرتنەکە بە چی میکانیزمێکە و بڕەکەی چۆنە، بەڵام ئەوەی کە من ئومێدم پێێتی واتە گەشتبینم ئەوەیە جیاواز دەبێت لە ساڵانی ڕابردوو. زۆر باشە. باشە بێگەرتخانەگەر پێم بڵێیت گوتت باسی بەنداوەکانیشتان کردووە، لەباری بەنداوەکانی هەرێمی کوردستانەوە چیتان وت لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق؟ ئێمە لەسەر بابەتی بەنداوەکان مەلەفێکی تەواوەتیمان ئاراستەی جەنابی سەرۆکوەزیرانی عێراق کرد بۆ دروستکردنی 4 بەنداوی استراتیجی گەورە لە هەرێمی کوردستان کە ڕێککەوتوین لەگەڵ وەزارەتی سەرچاوە ئاویەکانی عێراق بەیەکەوە و بودجەی تەخسیسکراو لەلایەن وەزارەتی سەرچاوە ئاوەکانی عێراق بۆ دروستکردنی بەنداوی استراتیجی تیمی فەرنی هەردوولا کە کۆبوونەتەوە موافقەتی لەسەر کراوە. بۆیە ئێستا راپۆرتێک هەیە لە وەزارەتی سەرچاوە ئاویەکان کە ئاراستی وەزارەتی پلاندانانی عێراق دەکرێت بۆ ئەوەی کە ڕێکارەکانی دروستکردنی بەنداوەکان دەست پێ بکە. دوێنێ ئێمە لە دانیشتنمان لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق جەختمان کردەوە کە جەنابیان بڕیار بدا لەسەر خێراکردنی ڕێکارەکانی دروستکردنی ئەو بەنداوانە بە سوپاسەوە لەبەرەوەی کە وەکو خەزینی ئاوی احتیاطی عێراق سەیری بەنداوەکانی هەرێمی کوردستان دەکرێت لە ڕووی ئاسایشی ئاوەوە بڕیاریدا کە
تیمێک بە خێرایی بە دوواداچوون لەسەر ئەم بابەتە بکە و ڕێکارەکانی خێرا بکرێت و لەسەر سیانەی بەنداوە استراتیجیەکانی هەرێمی کوردستانیش قسەمان لەسەر کرد هەرسێ بەنداوی دوهۆک و دوکان و دەربەندی خان و لە هەمان کاتیشدا ئەو بەنداوە مام ناوەندانەی کە بۆ کۆکردنەوەی ئاو دروست دەکرێن لە سەرتاسەری عێراق دەبێ هەرێمی کوردستانیش بگرێتەوە بەڵێنیدا کە بۆ هەمویان کاری جددی بکات و ئەو چوار بەنداوەش کە بەنداوی استراتیجین بۆ هەرێمی کوردستان ڕێکارەکانیان بە خێرایی دەست پێ بکە کە ئەوانیش بەنداوەکانی دەڵگا باکرمان مەنداوە تەقتەقە. زۆر سپاس دەکەم بەڕێز بێگەر تاالبانی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی یاوی هەرێمی کوردستان لە بەغداوە لەگەڵم بووی دەست خۆش.